گۆڕانکاری چۆن ڕوەدات والله لە ڕەوانگەی ئیسلام زۆر ئاسانە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم من قناعتم بەوە نییە کەسێ ڕوو لە خوا نەبێ زوڵم لە دایکی خۆی بکات دوایی بێ بڵێ کاکە من کۆمەڵگا ئەگۆڕم کەسێک زوڵم لە دایکی خۆی بکات لە باوکی خۆی بکات لە خێزانی خۆی بکات لە هاوسەکەی خۆی بکات چۆن کۆمەڵگا بەوە ئەگۆڕێ دیارە ئێمەش وەکو پێویست ماوە ناخمان بگۆڕین ئەگینا ئەو کاتە زۆرەشی پێویست نابێت کە تۆ خۆت گۆڕی قودوەیەکی صالح بووی خەڵکی لە کردەوەتە تۆی خوێندۆ ئەو کاتە خوای پەروەردگار واقعەکەشمان بۆ گۆڕێ لەبەرەوەی لە ئیسلامە ئیحسان بەرامبەر عامە زوڵمیش نابێت لە کەس بکرێ زوڵم قەدەغەیە حتا ئەوانە قیتالت لەگەڵاکەن قیتالی لەگەڵاکەی تەعدا لەسەری حرامە قیتال جەنگت لەگەڵاکات بۆیە ئەوانەشی کە مەظلومن پەردە نییە لە وەڵامی دوعایانە ئەو ئیمامەیشی کە عادلە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی ڕەب العالەمینە حەشر ئەکرێت ئەتەوێ لە ئەهلی عەدل بی لەگەڵ ئەوانە بە کە شوێنکەوتوی سونەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شەرتیش نییە لە دنیا تۆ دەستکەوتە دەستکەوێت نەتیجە لای خوایە زۆر لە پێغەمبەرانی چیان دەست نەکەوتووە لە دنیا تۆ ئەوەت لەسەر مەنهەجەکە نەگۆڕی ئەهلی عەدلی جاری وایە وا پێویست دەکات تۆ بێپارە بژیت لە وەزیفە دەرتکەن دوورت خەنەوە حەقی خۆیشت بەرن بۆ چونکە تۆ شوێن کەوتوی عەدلی شوێن کەوتوی عەدلیش ئەو کاتانە پێغەمبەران زۆریان وابوون